سەمچی مافی مرۆڤ پەیوەندی بە ژیان و ئازادیەکانەوە هەیە و ناسینی ماف سەرەتایەکە بۆ کۆمەڵگەیەکی گەشەسەندوو بەهێز و دەستەبەرکردنی مافەکان. شارەزانی بواری مافی مرۆڤ پێیان وایە لە هەرێمی کوردستان مافەکانی مرۆڤ پشتگوێ خراون و پێشێل دەکرێن. دەشڵێت سیاسیەکان ئاشنایەتیەکی تەواویان بە مافەکانی مرۆڤ نییە. ئەوەش دەگەڕێتەوە بۆ زاڵبوونی دەسەڵاتێکی سیاسی کەوا ماف بۆ بەرژەوەندیە سیاسیەکانی خۆیان بەکاردەهێنن. چەمچی مافی مرۆڤ واتە ئەگەر پێناسەیەک و کورتەیەک یاخود برێن پێناسەیەکی بەسیتی لۆ بکەین واتە پاراستنی هەموو بەهایەکانی مافی مرۆڤە یاخود برین پاراستن و ئەو شتانی هەموو بۆ مرۆڤ فراهم دەبێت جاچ لە ڕووی کەلتوری چ لە ڕووی ئاینی چ لە ڕووی ڕۆشنبیری چ لە ڕووی دەنگدان چ لە ڕووی ژیان چ لە ڕووی دارایی هەتا کۆتایی. بەڵام زۆر بەداخەوە تەماشاکەی لە هەرێمی کوردستان ئەگەر ئێمە باسی هەرێمی کوردستان وە بە شەرق ئەوسەطیش بەگشتی و لە هەرێمی کوردستانیش بە تایبەتی مافەکانی مرۆڤ بە تەواوی بەرجەستە نەبووە یاخود برین مافی مرۆڤ مافی ئینسانەکان بە تەواوی نادرێتن. زۆر بەداخەوە سیاسەکانی مە زۆر احتیمام بە مافی مرۆڤ ناتوانین بڵین بە شێوازی مطلق بەڵام ئەتوانین بڵین جێبەجێیان نەکردووە تا حدێک. ئەگەرچی هەرێمی کوردستان دادگا و یاسای تایبەت بەخۆی هەیە بەڵام چالاکوانانی بواری مافی مرۆڤ پێیان وایە تاکەکانی کۆمەڵگا ئاشنا نەکراون بە مافەکانیان و زۆر جاریش خەڵک لەسەر شتی ئاسایی دەگیرێت و دەکوژرێت و دواتر بە ئاشتەوایی عەشایری کێشەکان یەکلا دەکرێتەوە یاخود کەسانی دەسڕۆیشت و یاسانیان گرێتەوە و خۆیان ئەو یاسایە پێشێل دەکەن کە دایان ناوە. ئەو دام و دەستگا و دامەزراوانی کەوا تایبەت مافی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستانە هەنا وەکو پێویست ناتوانیوە کاری خۆیان بکەن و ئەرچی خۆیان بەجێ بگێرن. دیارە ئەمەش هۆکاری خۆی لە پشتەوە هۆکاری سیاسی هۆکاری یاساییە هۆکاری کۆمەڵایەتیە. وەزعی سیاسی هەرێمی کوردستان هەمیشە بارودۆخێکی ڕەخساندەوە و نالەبار بووکەوە نەتوانرێت لەو ژینگە خراپە سیاسی کۆمەڵایەتی یاساییەکەوە لە هەرێمی کوردستان هەیە چەمکەکانی مافی مرۆڤ یاخود پرەنسیپەکانی مافی مرۆڤ بتوانێت جێبەجێ بکەیت و خەڵک و هاوڵاتی بتوانێت لە مافی خۆی تێبگات و هەروە بتوانێت ئەرکەکانی خۆشی لە پای مافەکانی خۆی جێبەجێ بکاتن. خودی ئەو کەسانی کەوا لە دەسەڵاتی سیاسی نەیاخود بەشدارن لە پرۆسەی سیاسی بەشدارن لە ناوەندەکانی بڕیاردان و بەڕێوەبردننی ئیدارەی ئەم وڵاتە ئەوانەش تا ڕادێکی زۆر ئاشنانینە بە مافەکانی مرۆڤەوە. ئەگەر ئاشناشن بە مافەکانی مرۆڤەوە بەداخەوە پێشێلی مافەکانی مرۆڤەکەن و هەروەها ناتوان ئەرکەکانی خوانوەکو پێویست جێبەجێ بکەن. ئەگەرچی جارنامەی مافەکانی مرۆڤ 70 ساڵ لەمەوبەر لە کۆبوونەوەی گشتی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکاندا پەسەند کرا لە پێناوی پاراستنی ماف و گەڕانەوەی کەرامەت بۆ مرۆڤەکان بەڵام تاوەکو ئێستاش ئەو مافانە لە هەرێمی کوردستان پشتگوێ خراون و دەسەڵات لە پێناومانەوەیدا هەر ئەوەی کردووە کە خۆی ویستویەتی بەبێ ئەوەی گوێ بە مافەکانی مرۆڤ بدات. بۆیە ئەرچی ڕێکخراو و دەستەکانی مافی مرۆڤە کەوا گرنگی بەو بوارە بدەن بۆ ئەوەی سەرجەم تاکەکانی کۆمەڵگا ئاشنا بن بە مافەکانیان و خەبات لە پێناوی دەستەبەربوونی دابکەن. ئازاد ئۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام قەزای سۆران.